بەناوی خوای گەورە و میهرەبان ڕاستپاردەی کۆبوونەوەی چین و توێژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە 11 سەی 2023 دا خاڵی یەکەم لە ئەنجامی نیگەرانی هەمەلایەنەی دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە بڕیار درا ڕۆژی 14 سەی 2023 نیگەرانی و ناڕەزایەتیەکان لە چوارچێوەی خۆپیشاندانێکی بەرفراوانی هەمەلایەنەدا ئەنجام بدرێت. دووەم، خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجە و کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بەشداری هیچ جۆرە چالاکی و ساڵیادێکی کیمیاباران ناکەن کە دەسەڵات لە پارێزگای هەڵەبجەدا ڕێگی خستبێت لە ڕۆژی 16 سەی 2023 دا. سێیەم، دروستکردنی ئەنجومەنێکی گشتگیر لە هەموو چین و توێژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەو سنوورە بێت و لە هەرێم و لە عێراق و لەسەر ئاسی نێودەوڵەتی داواکاری ڕەواکانی خەڵکی هەڵەبجە بگەێنێت لە داهاتوودا. چوارەم، ناڕەزایی بەشداربووان لە بەڕێوەبردننی ئێستای پارێزگای هەڵەبجە لەلایەن کاربەدەستانی ئێستای پارێزگاکەوە بەیان کراو بۆ ئەوەش پێشنیاری جۆراوجۆر خرایە ڕوو کە لە داهاتوودا هەنگاوی زیاتری بۆ هەڵگیرێت.